بەڵێ ڕەمزی هەڵەبجە عومەری خاوەرە، وێنەی عومەری خاوەر کە هەمومان بینیومانە، وێنەیەکی جیهانی و شناسی هەڵەبجەی شەهید و مەزلومیەتی کورد. ڕەم بێت جەنابتان وەکو پێویست مێژووی ئەو پیاوە عومەری خاوەر نەناسن. عومەری خاوەر ناوی عومەری حەمە ساڵحە، بەڵام لەبەرەوەی کە باوکی زووتر وەفاتی کردووە و لە لای دایکی بەخپەروەردەکراوە وەکو خێزانی کورد کە زۆربەی عایلەمان هەیە بە ناوی دایکیانەوە ناو دەبرێن، فڵان کەسی پورایشە، فڵان کەسی پور ئەوە، ئەویش بە ناوی عومەری خاوەر، واتە خاوەر دایکی بووە، لەینا باوکی ناوی حەمە ساڵحە. ساڵی 1934 لە هەڵەبجە لەدایک بووە. ژنەکەی ناوی سامیە بووە. 7 کچ و کوڕێکی هەبووە. دوای 7 کەس خوای پەروەردگار کوڕێکی پێبەخشیوە. ئەو کوڕەی زۆر خۆشویستووە خۆی و هەموو کچەکانی و خێزانی، بەڵام بە قەدەری خوا کوڕەکەی بە منداڵی مردووە. جەرگی بۆی تەزیوە و ئازارێکی یەکجار زۆر قوڵی بۆ خواردووە، بەڵام شکرانە بژێری پەروەردگار بووە. پیاوێکی موسڵمان و حەڵاڵخۆر و کاسب بووە. خوای پەروەردگار ڕەحمی پێدەکات لە جیاتی ئەو کوڕەکە لێی سەندۆتەوە مردووە، بەسکێک 2 کوڕی پێدەبەخشێ، دوانەیەکی پێدەبەخشێ. لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەردوو کوڕەکەی ناو دەنێ محەممەد و ئەحمەد. ئەو کاتەی تەمەنی 54 ساڵە و دیمەنەکەی کە دەیبینن ئەوە محەممەدی کوڕیەتی لە باوەشایەتی ئەو مناڵە. ئەوە یەکێکە لەو 2 مناڵەی کە دیاری خوا بوو لە دوای جەرگ سووتانێکی 7 خوشکا لە دایک بوون 2 مناڵەکە. یەکیان لای دایکی بووە، عومەر ویستوێتی لە حەوشەی ماڵەکە مناڵەکە ڕزگار کە یەکیان بە باوەشی دایکەوە ئەو مەلۆتکەیە لەو کاتە بەسەر قادرمەکەیە کەوتووە و ئەم وێنەیە لەلایەن وێنەگرێکی تورکیەوە بە ناوی ڕەمەزان حەمید ئۆستۆرگ وێنەی گیراوە. ئەوانەی کە دەڵێن وێنە و فۆتۆغراف خراپە بە ناوی ئیسلامەوە، ئەی سیستەمێکی گەورە لەم دینە و لە هونەر و لە خەڵک دەکەن. ئەو وێنەگرە تورکە نەبوویایە، ئێستا وێنەی عومەری خاوەر کە بوو بە ڕەمزی مەزلومیەتی هەڵەبجە و میللەتی کورد بەهۆی فۆتۆغرافەرێکەوە، بەهۆی وێنەگرێکەوە ئەزیزم مایەوە. بۆ لە خەڵق قەدەغەی دەکەی، بۆ تەحریمی دەکەی بە ناوی ئیسلامەوە. بەڵێ ڕەمەزان حەمید ئۆستۆرگ کابرایەکە تورکە، بە ویژدانەوە هاتە هەڵەبجە، پاشانیش 100 وێنەی گرت، 100 وێنەی لە ڕۆژنامەکانی جیهاندا بڵاو کردەوە. ئەو کاتەی عەلی کیمیایی و سوڵتان هاشم لە بەغادادگایی کران، ئەو ڕۆژنامە نووسە ئەو وێنەگرە فۆتۆگرافەرە هات و ئیفادەیدا کە من 100 وێنەی هەڵەبجەم بە چاوەکانی خۆم بینیەوە بەدەستی خۆم وێنەکانم گرتوون. بوو بە شاهیدێک لەسەر عەلی کیمیایی و سوڵتان هاشم. ئەوە ماڵی عومەری خاوەرە، ئەوە بەسەر هاتەکەیەتی و ئەوە